بسم الله الرحمن الرحیم مسلمانان و ڕۆژەوانان لە پەیامێکی مێژوویدا کە بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆز و نەورۆز و سەری ساڵی کوردیەوە بڵاوی کردەوە، مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان تیشکی خستە سەر دوایین پێشهاتەکانی هەرێمی کوردستان و ناوچەکە. هاوکات ئاماژەی بەستەمی لە مێژینەی سەر کورد و ڕێگاکانی چارەسەریشدا. مامۆستا عەلی باپیر لە پەیامەکەیدا جەختی کردەوە هەوڵدانی کوردان بۆ وەرگرتنەوەی مافەکانیان و بەدەستهێنانی سربەخۆیی ئەرکی شەرعیە. مافی خۆمانە ئێمەش وەکو هەموو میلەتانی دنیا، وەکو هەموو گەلانی دنیا لە خاک و ئاوی خۆماندا لە نیشتیمانی خۆماندا سربەخۆ بین، ئازاد بین، سربەز بین. هەر هەنگاوێک لەو ڕێدا هەنگاوێکی شەرعیە، بەڵکو ئەرکێکی شەرعیە، نەک هەر شتێکی ڕەوایە. سەرۆکی کۆمەڵی دادگەری ئاماژەی بە هێرشەکانی سەرهەرێمی کوردستاندا و ڕایگەیاند نابێ بیان و بدرێتە دەست کەسانێک کە شەڕ بە هەرێمی کوردستان بفرۆشن. بەرپرسانی هەرێمی کوردستان عاقلانە مامەڵەیان کردووە، هەتا ئێستا نازانم لەمە دووە بەرەوکوێ دەچن، بەڵام تا ئێستا عاقلانە مامەڵەیان کردووە. لەگەڵ وەرزاکە فشاریان لێکراوە بە پێی زانیاری من کە قسەیان لەگەڵ کردو، تەلەفۆنیان بۆ کراوە، فشاریان لێکراوە، داوایان لێکراوە، بەڵام خۆیان کۆنتڕۆڵ کردووە بەم لاولادا نەشکاون، بەو لایەدا نەشکاون کە تەماحیتیاندا هەبووە. شتێکی باشیان کردووە بۆی کە بیانوو نەدرێتە دەست خەڵک ئەم هەرێمەش ببێتە شەڕگە، ببێتە بەشێک لە شەڕەکە. چونکە ئێمە وەکو گوتم لەوێژە زۆڵ موستەممان لێ دەکرێت، باجارێکی دیکە بۆ خۆی هەڵەکانی خۆمانەوە زۆڵ موستەمێکی دیکە نێنی نەزەر خۆمان و بەهانە نەدەینە دەست کەسانێک کە شەڕمان پێ بفرۆشن. مامۆستا عەلی باپیر دۆخی جەنگ بە دەرفەت دەزانێت تا بیری هەموانی بهێنێتەوە بناغەی پێکەوە ژیان و تەبایی و ئاشتەوایی دادگەری و دادپەروەریە. ئێمە هیچ شتێک وەکو دادگەری بە کەڵکمان نایە. بناغەی تەبایی، بناغەی ئاشتەوایی کۆمەڵایەتی، بناغەی پێکەوە ژیان بریتێ لە دادگەری. ئێمە چ لە هەرێمی کوردستان چ مسلمانان بەگشتی کوشتەی نادادگەرین، چ نادادگەری نێوخۆ، چ نادادگەری دەرەکی. ئەو زۆڵ مستەمەی کە لە جیهانی ئیسلامی لە ئومەتی پێغەمبەر دەکرێت عەلەیهی سەڵات وسەلام لەلایەنی زێلهێزانەوە. لە کۆتایی پەیامەکەشیدا سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان جەختی لەوە کردەوە لە سەرئاستی هەرێمی کوردستان پێویستمان بە تەبایی و یەکگرتووی و ئاوردانەوەی لە خەڵکی ستەم لێکراو. هیچ شتێک وەکو تەبایی خۆمان، وەکو پێکەوە بوونمان، وەکو هاوکاری یەکدیکردنمان، وەکو ڕێز لە یەکدیگرتنمان بە کەڵکمان نایە. با ئەم دەرفەتە وەکو هەلێک بخۆزینەوە ئەم بابدۆخە ئاوەزە هاندەرمان بێ، پاڵنەرمان بێ بۆ پێکەوە بوون، بۆ هاوکاری پێکەوەکردن، بۆ زیاتر ئاوردانە لە خەڵک و جەماوەرەکەمان. با چاومان لە خەڵک بێ، خەڵک بێموچێ، بێژیانە، بێدەرامەتە. سەرۆکی کۆمەڵی دادگەری وەک سیاسێکی بازمون و نووسەرێکی کارامە هەمیشە پێش ڕووداوەکان هۆشداری بە دەسەڵاتداران داوە. هەر جارێکیش پەیامە دڵسۆزانەکانی پشتگوێ خرابن، باجەکەی سەخت و ئازاردەر بووە. لەم دۆخەشدا خۆپارێزی و بێلایەنی و دادگەری و تەبایی ناوخۆیی بە چارەسەر دەزانێت. ئەوەی کە بە کەڵکمان دێ تەبایی نێو خۆمان و یەکگرتووی نێو خۆمانە.